سوێسێت تکێدش ناو سپاس هەواڵان سپاس بۆ ئامادەبوونتان لەم ڕۆژە تراجیدیا کە ئێمە یادی هەڵەبجە دەکەینەوە یادی کیمیابارانی هەڵەبجە لە 16 1970 ئەم کارە ساتە کێزەونە بەسەر گەلی کوردە هات ئەمڕۆ لە لیدز داری هەڵەبجەمان لێرەم لەم پاکە چاندووە. I was 8 to 9 years old because we don't have an exact date because of the war, what happened in Kurdistan. Halabja is a small town in the northeast of Iraq, and we don't have the exact population of that time because as a plan of the regime, Saddam so many villages burned and destroyed and all the population went to Halabja. At that time I was there, I was 8 years old. I'll just tell you something about what happened and what I saw in that tragic day. The day before that bombing, it went for quite a while. 3-4 days before 16th of March, it was quite heavily bombed. Halabja bombed quite heavily. وقالي إما وهالبجة ويادي هالبجة الشهيد بأوزما جوريك لما يجيم رباطي دا ولما يجيم لنا كمان دا ناصرته وهميش الليات معنا بلام أويك جيجا خوشحالي أم روليرا دیارە سەرۆک شارەوانی لێرێ چەند ئەندا پەرلەمانێکی لێ بەڕێگەز بەریتانی و ئینگلیزی خەڵکی ئەم شارەن سواز بە هەمووانێک کە لە لیدز بەشداریان کردووە بە ئاهەنگێکی دوشکۆلەش بێ بە چاندنی نەمامێکیش بێ بۆ ئێمە بیرۆزە جێگای دڵخۆشیە جێگای ڕێزە تەقدیرە پێی دەسانی و سەروەرێکی مەزنە لە مێژووی گەلەوکەمەدا کە بە دڵنیایی و خەڵکانێکەنە لە ئازاری گەلەکەی ئێمە تێ دەگەن جێگای شانازیە بۆ هەموو لای سپاس بۆ ماڵی کوردیش لە لیدز کە هەستاوە بە چاندنی ئەو نەمامە 2 ساڵە دیارە لە تێکۆشاندا کە بۆی کە ئەم دارە بچێنێ بەڵام پێویستە ئێمە گرنگی بۆ بدەین هەڵەبجە ئەو کارە سادی بەسەر هەڵەبجە هات پێویستە لە بیری نەکەین ئەوەی کە چەکی کیمیایی ئەو کەمیکاڵی کە بە سەدام حوسێن فرۆشت ئێمە لە بیری نەکەین ئەو چەکە بە گازەی کە خەرتەلەی ئەو کاتە لە هەڵەبجە بەکارهێنرا لەلایەن چەند وڵاتێکی ئیمپریالیزمەوە یەک لە سەرمادارێکی هۆڵندا هەتا ئێستاش لەژێر لێکۆڵیندا لەوە چەند ڕۆژ ساڵێکی داهاتوە دیسان دووبارە ئازاد بێتەوەتا دیسان هەڵەبجە لەسەر ئێمە دووبارە بەردەوامە ئازارەکانی تا ئێستا منداڵانی هەڵەبجە لە وڵاتی ئێرانن نە چارەسەر کراون نە ناسنامەکانیشیان دیارە ئایا داکیان چێ باوکیان چێ لەلایەن حکوومەتی هەرێمەوە کارێکی جددی بۆ نەکراوە ئەوەی کە جێگای کارەساتە هەتا ئێستا لە ناو گەلی کووردا یەکێتێکی نەتەوەیی نییە کە بێڵن جارێکی تر هەڵەبجەیەکی تر لەسەر گەلی ئێمە دووبارە نەبێتەوە ئەوا دەبینین لە ڕۆژاوای کوردستان حەفرینێکی تر دووبارە بووە کوبانەیەکی تر دووبارە بووە لە شەنگال کۆمەڵکوژی ئێمە دەکەین ڕۆژ بە ڕۆژ ژنان و منداڵانی ئێمە بە چەکی ئیمپریالیزم بە هەمان ئەو چەکانن هەمان ئەو کۆمپانیانن کە ئەوروپا لە ڕابردوو بە سەدام حوسێن بازرگانیان دەکرد بە ڕژێمی عێراق کەواتە لەسەر ئێمەی کورد پێویستە لەسەر هەموو لایەنە سیاسیەکان پێویستە لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکووری کوردستان و هەروەها لە ڕۆژئاوای کوردستانیش پێویستە یەکێتێکی نەتەوەیی بەهێز دروست ببێ پێداگیری بکەن لیژنەیەک دروست ببێ کە جارێکی تر نییە لە کۆمەڵکوژی لەسەر گەلی کورد دووبارە نەبێتەوە. Thank you. Good afternoon, everyone. It's given me great honour to join you here today at this tree planting and plaque unveiling. As we remember the thousands of people who died during the Holocaust attack in 1988. Today remember those victims who lost their lives and honour those who survived, and also their families, some of whom may be here with us today. During my time as Lord Mayor, I have visited communities right across our city. I have been impressed and moved by the work that takes place to bring people together, younger and older people of different faiths, different people from different ethnic groups and backgrounds. We are very lucky to live in a city with so much diversity, and that we continue to remain a place of sanctuary and safety for all those. A city that is open to all and welcome all. كراشبا وزرياني توش خاكي دلي داير كردين كراسي زرد بايزي
پڕمەینەتی لەبەر کردی کراسی زەردی پاییزی پڕمەینەتی لەبەر کردی هەرەیداد مافی مرۆڤ تاکەی چاوتان نابینایە تاکەی چاوتان نابینایە لاسیم شاری خوێنە کە ناوی هەڵەبشیمایە کە ناوی هەڵەبشیمایە هەرەیداد مافی مرۆڤ تاکەی چاوتان نابینایە تاکەی چاوتان نابینایە لاسیم شاری خوێنە کە ناوی هەڵەبشیمایە کە ناوی هەڵەبشیمایە کە ڕاشە بە زریانی توش خاکی دڵی داگیر کردین کە ڕاشە بە زریانی توش خاکی دڵی داگیر کردین کراسی زەردی پاییزی پڕمەینەتی لەبەر کردین ئەو مەڵبەندە زۆر سپاس